سکرتێرە پەرلەمانی بڵە کەرەمکیان بێن جێخواوەرگرن. پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت وەک دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کۆنتڕۆڵی لیژنەی یاسایی پەرلەمانیش بکات بۆ ئەوەی لە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم گرفت و سەرێشەی بۆ دروست نەبێت. پارتی نەیشاردووەتەوە کاری یەکەمی پەرلەمان هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمە، چونکە پێش پێکێنانی کابینەی نوێیەم دەبێت پۆستی سەرۆکی هەرێم بەدەسەڵاتەکانیەوە بۆ نێچیروان بارزانی کارا بکاتەوە کە ئەوەش بەپێی واژۆی زۆرینەی لیژنەی یاسایی پەرلەمان دەبێت. گرنگترین لیژنە لیژنەی یاسایە. دوای هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی بە پێی پەیڕەو دەبێت لیژنەی یاسایی دەست بەکار بێ و ئێمەش وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەگەر بە پێی کورسی پەرلەمانی بێ ئەوە ئەندامێکی تا دوو ئەندامی لیژنەی یاساییمان بەردەکەوێت. ئەگەر بە پێی سیستەمی سانتریگۆ بێ ئەوە بەرمان دەکەێت. ئەوە گەر بە پێی بەرکەوتەی فراکسیۆنەکان بێ ئەوە دوو ئەندام تا ئەندامێکمان بەردەکەوێت. بۆیە ئێمە سازش ناکەین لەسەر هەبوونی ئەندامەتیمان لەو لیژنەیە بە هیچ پاساوێک. لیژنەی یاسایی لە 11 ئەندام پێکاتووە بەپێی بەرکەوتووی 111 کورسی پەرلەمانیش هەر دە پەرلەمانتارێک و ئەندامێکی لیژنەکەی بەردەکەوێت. پارتی 45 کورسی پەرلەمان 4 ئەندامی لیژنەی یاسایی بەردەکەوێت. یەکێتی 22 کورسی پەرلەمان 2 ئەندامی لیژنەی یاسایی. بزوتنەوەی گۆڕان 12 کورسی و 2 ئەندام. نەوەی نوێ 8 کورسی و 1 ئەندام. کۆمەڵی ئیسلامی 7 کورسی و 1 ئەندام. کەمە نەتەوایەتیەکانیش کە 11 کورسی پەرلەمانیان بۆ دانراوە ئەندامێکی لیژنەکەیان بەردەکەوێت. ئەوەی ماوەتەوە یەکگرتووی ئیسلامی کوردستانە کە 5 کورسی پەرلەمانی هەیە و دەبێت کورسی 11یەمی لیژنەکەی پێ بدرێت. بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام ویستێک هەیە بۆ ئەوەی ئەندامی 11یەمی لیژنەکەش بدرێتە تورکمانەکان. شارەزایەکی دەستوریش دەڵێت دەسەڵات و ڕێگاکانی لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم لە ناو لیژنەی یاساییدا یەکلایی دەکرێنەوە کە پێویستە هەموو لایەنەکان ڕۆڵی یاسایی و دەستوریانە لەو پرسەدا بگێڕن. لیژنەی یاسایی کاتێک هەمواری ئەم پرۆژەی یاسای سەرۆکایەتی هەرێم دەکەنەوە پێویستە مەسەن لە ڕووی پێکات هەڵبژاردننی سەرۆکی هەرێمەوە لە ڕووی دەسەڵاتەکانی لە ڕووی لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم ئەمانە خاڵی گرنگن کە پێویستە لە بەرچاو بگرن بە تایبەتی لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم. بۆ نمونە مەسەن لە دەستوری عراقی هەرچەندە سەرۆک کۆماری عراق دەسەڵاتی فراوانی نییە بەڵام ئالیەتێک دانراوە بۆ لێپرسینەوە یعنی ئەم سەرۆکایەتەکەی ڕەمزیە تەشریفاتی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئالیەتێک دانراوە بۆ لێپرسینەوە بەڵام ئەم ئالیەتانەی کە لە ناو قانونی سەرۆکایەتی هەرێمدایە بۆ لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم هیچ کاریگەریەکی ئەو تۆی نییە ینی دەورێکی ئەوەندەی نییە لە ڕاگررتنی سەرۆکی هەرێم ئەگەر بیەوێ زیادەڕووی بکەدا بەکارهێنانی دەسەڵاتەکانی و خراپ بەکاریان بێنێت. شەڕی پارتی لە پێکێنانی دەستەی سەرۆکایەتی هەرێم بەبێ یەکێتی بۆ ئەوە بوو هەرچی زووە ڕێگاکان بۆ کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم ببڕێت بۆ ئەوەی کابینەی نوێیەم پێک بهێنرێت. گەرچی پارتی زۆرینەی سادەی ناوهۆڵی پەرلەمانی زامن کردووە بەڵام شەڕی داهاتوێ و حیزبە لە ناو لیژنەی یاساییدایە کە چۆن دەنگی زۆرینەی لیژنەکە مسەوگەر بکات بۆ ئەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بەپێی خواستی حیزبەکەی هەموار بکرێتەوە کە پێ ناچێت ڕازیکردنی لایەنەکان لەسەر بەشکاری دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بۆ پارتی هەروە ئاسان بێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.